هەلان دەزانیت زاهاتوو دەمێشکی کچەکانەوە کچەکان دەڵا حتا پێی خەرجکەی و مازەڕەت دەخوازم بە شێتی بزانی لە قازانجی کوڕە دەڵا هەتا لەگەڵی خراپی وشەی ناحەزی لێ بەکاربێنی بەسەریدا بێەوە بێڕێزی پێ بکەی ژن زیاتر بۆ لات دێت و زیاتر بەیسلا پێوە دەنووسێت. سەلام چیمەنی پەریزەنم نووسەر و دەروونەس لەو لاپەڕەدا تەواوی ئەو خاڵانەی کە هەست دەکەم بۆ مرۆڤی گرنگاتی هەیە باسی لێ دەکەم. بۆچی زۆر لەسەر پەیوەندی دەدۆم؟ چونکە بە ئازموونی ئیشی خۆم دیتوومەکە ئەگەر گەورەترین کەسایەتیت هەبێ پارەدارترین مرۆڤی سەر عەرزی بی ئەگەر موفقترین و سەرکەوتترین مرۆڤ بیت بەڵام لە پەیوەندی خۆشەویستیکەتدا هەڵی تێدا بێ ناخۆشی تێدا بێ ناکۆکی تێدا بێ هەست بە چارەڕەشترین و بەدبەختترین مرۆڤی سەر دنیا دەکەی. ژووری مشاعرەدا زۆر کەسانم دیتکە لە هیچ بارێکەوە ناڕەحەتیان نێ کێشیان نێ جگە لە پەیوەندی خۆشەویستیکەیان جگە لەوەی کە ئەو کەسێک کە خۆشیان دەوێت ناتوانن بەدەستی بێنن یا بەدەستیان هێناوە لەگەڵی خۆش نین هەمیشە دە شەڕ و هەڵادان. جارێک ئاغای هات کوتی خام پەریزەن تازە دە پەیوەندێکدا ئەو کچەم لەو هەناسەی دەکێشم خۆشتر دەوێت وڵات چ بکەم کە لە دەستی نەدەم. کوتم تالان چت کردەوە کوتی وەڵای جا بڵە بمرە دەمرم کوتم دەقیقەن ئەوە ئەڤڵین هەڵەتە گومانت هەبێ کە ئەگەر ئاوا درێژە بە کارەکەت بدەیت حتمما لە دەستی بدەیت. کوتی خام پەریزەن وەڵا ڕاستەکەی ڕەفیقانم پێم دەڵێن وەڵاهی ژن ئاوا بەیسلا عاشقن نابێ تا بێڕێزی پێ بکەی بێ احترام پێ بکەی بیشکێنی و هەتا خیانەتی لەسەر بکەی زیاترت پێوە دەنووسێ زیاتری خۆش دەوێت. بەڵام من هێندم خۆش دەوێت لە ڕاستە دڵم ناوە کارانی لێ بکەم. کوتم هەم ئەولایەت هەڵەیە هەم ئەولایەت هەم ئەوەی کە دەتەوێت زۆری ناس پێشی ئیدەی شتبادای هەم ئەوەی کە گومان خەڵک ئەو گومانەت تێدا ساز دەکا کە ئەگەر دەگەڵی زۆر خراپبی زیاتر پێوە دەنووسێ ئەویش گومانێکی هەڵەیە. کوتم دەزانی دە نێو ژنانیشدا دەڵام پیاو هەتا ببەخشن بە کەری بزانی و خەرجی پێ بکەی و زۆرداربی لەسەری زیاتر لە کنین ماقۆڵی بە بەشری دانێ زیاتر نازە کێشێ کوتی لە ڕاستم بەڵە دە ژنانیشدا ئەو باوەڕە هەیە ئایا بە گومانت ئەتۆ بە پیاوێک ژنێکی وار لەکن نازارە کوتی نا. کوتم پەس بێگومان ژنێکیش کە پیاوە سەرکۆنەی دەکا و خیانەتی لێ دەکا و بێحترامی بێحورمەتی پێ دەکا لەکنی جوان و شیاو نییە. خۆ لایەک کەسێک لە کەسێکی خۆشی دێ و پەیوەندیکە دەست پێ دەکا زانین چ شتێک دەبێتە هۆی بێ کە ئەو پەیوەندیە دەگاتە ناخۆشی. ڕووی ناغایەکی خاتونێکی زۆر خۆش دەوێت بە دەستی هێناوە بە کامیل دێتە سەر ڕای و نەزەری بی لەکن خۆی ڕادەڵە هەرچی ویستی دەیکەم هەرچی کوتی ناڵم نا ئەوەندە لە سەردڵی دەبم کەەوە ئینسانە باش بێ دێرەدا ئەوەندە یەکلایەنە هەوڵ دەدا تێتە کۆشێ کە بە قەولی کوتنی ئەو ئینسانە ڕازیکە لێرە ئیتفاقێک دەکەوێت. چا خۆشەویستان كلن مرۆڤ نیازی مشکی ئینسان نیازی بە چوونە سەری و هاتنە خوارەیە دەبێت نەوەسانی هەبێ بەشەر ذاتی وایە لە موقعیەتێکدا لە شرایەتێکدا کە دەبێت ساکن بێ ڕاوەستی حەوسلەی بەسەر دەچێت دەبێت هەمیشە دەشتێکدا دە تەکاپوودا بێ یعنی ئەویش دە ئەنجامی ئیشەکەدا یارمەتی بدا. ئەلان دیتوتانە و کەسانی پێکەوت دامە دەکەن وەڕاز نابن وەلی و کەسانەی کە سیرکەری دامەکەن وەڕاز دەبن هەر دەڵم بەس سەخریکەنەوە چەند دەستانی دەکەن وەلی ئەو دوو کەسێکە لەسەر دامەکەن وەڕاز بوونیان نێ چونکە ئەو حرەکەتێک دەکایش حرەکەتێک دەکا پس کاتێک تۆ دە پەیوەندیکەدا یەکلایەنە هەر دەستی بەدەت هەیە کات دادنێ ئەنەرژی دادنێ ڕێیەکانە لەسەر دڵی بێ هەموو شتەکان لەسەر دڵیە و ئینسانە بێکار دانیشتۆ ئەوە هەر بەدەستان وەردەگرێ ئەتۆ ئەو مرۆڤەی دەبێ بێنی دنیو چالشی هاوی یعنی چی یعنی ئەگەر لە جگایەک ئەتۆ ڕێیت لە بەردڵی بیگۆڕیبە ئەویش مەجبورکەی لە جگایەک ڕێک لە بەردڵی تۆ بگۆڕێ. ئەگەر تۆ جارێک دەرفەتەکەت لە بەروی ئیشەکەت وەلا ناوە دەرفەتەکەت لەگەڵ کاتیوی جێبەجێ کردو کە بتوانی بچی بیبینی دەبێت جارێکیش ئەو دەرفەتەکەی لەبەر تۆ کارەکە ئیشەکەی وەلا بنێ کە دەرفەتەکەی لەگەڵ دەرفەتی تۆ جوورکاتەوە. ئەگەر بەو شێوازە بوو ئەگەر هەموو جارێ ئەتۆ فقط زەنگ لێت دەی ئەتۆ نامەدەنێری ئەتۆی کە حەولەکەی زۆرترەکە پشاری کارەکە لەسەر خۆت داناوە گومانت هەبێ کە وردە وردە ئەو کەسایەتەی بەرابەرت وەڕەز دەبێت بخۆی ئەو هەستە ناکە کە وەڕەز بووە وەلی خۆت بەخۆت تەوەقعەکانی دەچێتە سەرێ مەرجەکانی دەچێتە سەرێ و زیاتر دەستوران دەدا و تۆ لە تاوان چ دەکەی هەر زیاتر بۆی ئەنجام دەدەی ئەو وەڕەستر دەبێت و وردە وردە لە پەیوەندیکە سار دەبێتەوە چونکە بەدەست خۆی نییە حوسلەی بەسەر چۆ کاتێک کە ئەو سار دەبێتەوە تۆ دڵڕاوکە دەتگرێ دڵی نەکا من هەڵەیەکم کردبێ نەکا کەمم داناوە نەکا لە دەستم بڕە و لێر یەک دانا هەڵەیەکی مشکی دیکە کە بۆت ڕوودەدا ئەوەیە کە تۆ متمانە بە خۆت لە دەست دەدەی دڵی نەکا کەساتی کەمی بەدڵ نیە
نەکا خۆشی لە ئاکار و زاهرم نایە، نەکا بنەماڵەکەمی بەکەلگنێ وە تۆ لە ترسی وە دەعەمەلدا دێنی زیاتر دەتەوێت سرنجیەوە بۆ لای خۆت ڕاکێشی دە ئەسڵدا بۆی کە متمانە بە نەفسی خۆت بێنیوە جێ. بەڵام ئەو خاتونە یا ئەو ئاغایە هەر سەبارەت بەوەی کە ئیدی تۆ شوورت دەرێناوە ئیدی ئەوەندەی دیکە بێتامت کردو زۆرتر سارد دەبێتەوە. ئەنگۆ دەبێت چەند شت لە ئاکاری خۆتاندا دە پەیوەندیکەتاندا ڕاگرن. یەک، ئەو کاتەی کە دەست پێ دەکەن باردی پەیوەندێکی دەبن دەبێت کەسایەتی خۆتان لە جودا ڕاگرن. قەرارنێ ئەو نەفەرە بەوە ڕاگیرێ کە هەرچی کوتی بڵند باش، هەرچی ویستی بڵند باش. جارێ بەتایبەت پیاوەکان ئەڤڵی پەیوەندی ژنە زۆر دەبەنە سەرێ. مەسەلەن لە پڕڕا ئەوە دە هەفتەی ئەڤڵ دەمانگی ئەڤڵ ئەوەندەی مەسەلەن گوڵ بۆ دەبەن، ئەوەندەی سرنج بۆ دادەنێن، ئەوەندەی کات بۆ خاڵی دەکەن. مەسەلەن ئیشێکی زۆر گرنگی هەیە وەری لەبەر خاتری خاتوونەکە مەسەلەن ئیشێکی پێ هەیە ئەو ئیشە بەلادەنێ دەچێ بە دوی کاریبی دەکەوێت. بێ بڕانەوە محیبەتی پێدەکا، بێ بڕانەوە بەڵی بۆ دەڵە، بێ بڕانەوە دە خزمەتی دایە و هەر ئەوە بناغی ئەڤڵدادنێ. ئەمن ناڵم بەک دەرو ناسێک ناڵم ئەنگۆ بێنن زاڵ بن نا یا هیچ شتێکی بە قسەمەکەن ئەما دەڵە هەموو شتێک خێش بەمانە. ئەنگۆ ئەوەندە کاتدانن ئەوەندە ئەنێرژی دابنێن کە نە لەبەر چاوی تەڕەفی بەرابەر و سووک بن نەزژانی خۆتان بمێنێتەوە. ئەگەر بێنن زیاتر لە حەدی خۆتان مادانن وردە وردە کەسایەتی کەتان چکۆلە دەبێتەوە. چونکە چاوەهان ئەنگۆ بەڕاستیش هەروایە ناتوانین ئەو کەسەی کامی پێ چکۆلە دەبێتەوە مەزەممەتکەین. ئەو کەسەش بیلەخەرە دەیهەبێ کەسێک لە ژیانیدا هەبێ دە پەیوەندیکەیدا هەبێ کەسێکی خۆش بێ کەسێکی قەوی بێ بە قەوەت بێ هەست بکا کە ژیانێکی هەیە، هەست بکا ئینسانێکە کە پلەنێکی هەیە، بەرنامەیەکی هەیە، کەسایەتێکی هەیە بۆ خۆی ئەسڵ لەسەر ژیانی خۆی سوورە. وەختێک تمشا دەکاتەوە مازەڕەت دەخوازم ئەلافێکی کە هەمیشە دەدەست ڕستای، هەمیشە ئیشەکەی بۆ جێبەجێ دەکەی، هەمیشە خۆت بۆ چکۆلە دەکەی و لە خۆڕا لێت بەشک دەکەوێت. دەڵا ئەوە گەرەوەندە ماقۆڵبا ئەو هەموو دە خزمەت مندا نەدەبوو. پس دووشت جوداکەنەوە. خۆشەویستی بە مانای وە نیە تۆ تەواوی کەسایەتی کەت خۆت چکۆلەکێوە دە ئیختیاری ئەو خاتونە دیا ئاغایدانێ. پس ئەڤڵین شت کە تۆ دەتوانی پەیوەندیکەت نەجات بدەی ئەوەیە کە کەسایەتی خۆت ڕاگرا، حورمەتی خۆت ڕاگرا، ئەوەندەی کە دەتوانی لە درێژەدا ئیسفادەی لێ بکەی ئەرەوەندە خزمەت بکە. لەوە زیاتر چونکە مە شتێکمان هەیە بنیت قەناعەت. وەختێک ئەمە مقدارێک دادەنین وردە وردە قەناعەتی ئەو ئینسانە تەغیر دەکا، یعنی تەبەقوعی دەڕاتە سەرتر. پس تۆ ئەرێکێک و زۆر خۆش دەوێت بەدەتان هەوێ بەدەستی بێنن پەیوەندیکی ڕێکوپێکتان هەبێت دەبێت چەند خەڕ ڕەچاوکەن. یەکەوەی کە ئەگەر دە پەیوەندیکەتاندا دەست پێ بکرد چاو بە شیبێکی کەمەوە بۆی بڕۆن. معمولاً پیاوان بە شیبێکی زۆرەوە بۆی دەڕۆن، یعنی بەجێوی لە پلیکانی 1 و 2 ڕادەست پێ بکەن لە پلیکانی 100 ڕادەست پێ دەکەن. تەوەجۆیەکی زۆر، احترامێکی زۆر، محبەتێکی زۆر وە خانمە شتێکی ئەوەندە گەورە بۆ خۆی ساز دەکات دەڵە جا ژنە ناڵە بابەوە لە پلیکانی 100 ڕادەستی پێکردو دەڵەوە پلیکانە ئەڤڵەکەیەتی پلیکانە سەدەکەی چ بێ وە تۆی پیاو ئەتۆی ئەسان خاتوون زۆرجار بەڕعکس ئەو بەحسانە ئەسان ژن و پیاوینێ زۆرجار ژنە و هەڵەیە دەکات. ئەگەر تۆ بەو شیبە ڕادەست پێکردو بۆ تونند و تیژێ ڕادەست پێکردو حتمما دەیبڕی، حتمما ئیدی مجبور دەبی زۆر مایە لە خۆت دانەی، زۆر خۆت دەفشار هاوی و چونکە ئەو بەر تازەت زاری شیرن بۆ بە زیادە خواهی دەکات زیاتری دەبێت ئەتۆ کەم دێنی کە کەمت هێنا سارد دەبێتەوە لێت کە سارد دەبێتەوە ئەتۆ توونی تر دەبی. یعنی بەجێوەی کە ئەو پەیوەندیت کە دەست پێکردو بۆی کە ئارامیشێک بێ بۆ مەغز و ڕەوانت بۆتە ئیسترێسێک کە مەغزت دەخوا، یعنی هەر نیگەرانی بێ نەکا لێم خەڵس بێ، نەکا لێم ناڕەحەت بێ، نەکا بڕوا، نەکا بەجێم بێڵێ. وە زۆر جار مێشکی ئەمە دەنێ و تەڵەیەک دەهابێ ترسی وەی کە ئەسەن ئەو کە سارد دەبێتەوە ئەمە پێمان خۆشە زیاتر بە دووی کابراکەوین وە کوشتێک متمانەی خۆمان لە دەست دەدەین. هەست دەکەین ئینسانێکی کاریزمانین، ئینسانێکی جوانین، ئینسانێکی ڕازاوە و کەسایەتێکی باشمان نییە چونکە ئەوە بەجێمان دێڵێ. هەر لە بەروەی کە ئەو متمانە بە نەفسەی خۆمان بگەڕێنینەوە بە دوی ئەو نەفەرە دەکەوین بۆی زیاتر دەکەین، زیاتری خۆ بۆ ماندوو دەکەین، زیاتری دە خزمەتدا دەبین و ئەو زیاتر کارانەیمە ئیتفاقم بە جگای وەی کە ڕێزی مەبێتە سەرێ ئیمە دێنێتە خوارێ. بە قەولی بانی دەڵا ڕێچارە چێ؟ ڕێچارە ئەوەیە خۆشەویستان ئەگەر پەیوەندیکەتان دەست پێ کرد پەیوەندیکە بە شیوێکی کەمەوە دەست پێ بکەن، یعنی لە پڕە ئەوەندەی مەقەولی کوردەواری خۆمان لە پێش ڕۆمەکەن لە پێش ڕۆمەکەن مەبەستێ
مەبەست ئەوەیە ئەگەر ئیشتان هەیە واقع پێی بڵێن ئەمن ئیشم هەیە ناتوانم ئەلام بێن. ئەگەر دەرفەتونێ واقعان دەرفەتی بۆ دامنێن. ئەوەندە بە هەر شتێکە دژ بە بیر و باوەڕکتانە، دژ بە ئەو کارێک ئیشەیە کە پێتان خۆشە ئەنجامی بدەن پێی بڵێن. قرار نییە ئەنگۆ هەموو شتێکی لێ قبولکەن. پەیوەندێکی باش پەیوەندێکە کە 50 لەلایەن تۆ 50 لەلایەن وی بێتە گۆڕێ. قرار نێت تۆ هەموو سەتەکەی خۆت هەموو بەلا بنێ لە خزمەت سەتەکەی ویدابی. ئەگەر ئەوە لە ئەوڵی پەیوەندیکە ڕا بە کابرا نیشان نەدەی کە من کەسایەتێکم هەیە، ئیشم هەیە، ژیانی خۆم هەیە، ئەتۆش دەبێ احترام دانێ. شتێک کە پەیوەندیکان خۆش دەکاوە دەبێتە زامنێک کە هەمیشە پەیوەندی ڕاگیرێ، ئەوەی کە بۆ دەستەی داد بۆ دەستت بەرگری بە. ئەگەر هەر بە دوو دەستان تەقدیم بکەی وە هیچ شتێک وەرنەگریوە دەو پەیوەندیەدا، تەرەفی بەرابەرت بەدەست خۆی نییە، لە ڕووی ناجستنی نییە، لە ڕووی ببەخشە ئەوەی کە شخصێتێکی کەم زەرفیەتە نییە. ئەوە یەک دانە مهندسی بە ئیسلا ڕەفتاری پێدەڵان، مهندسی ئاکاری پێدەڵان، نەتیجەکەی ئەنجامەکەی دەبێتەوە ئەو ئینسانە ئەتوی لە بەرچاوی سووق دەبێت. ئەلانە من شتێکە نرخی مەسەلەن 100 دینار بێ بە 5 دینار بیدەم، باوەڕکەن تەرەفی بەرابەر تووشی هەڵە دەبێت. دەڵ حتمما بەکار نایە دەنا چۆن ئەو شتە بە نرخ و بایخەم بە 5 دیناری دەداتێ. ڕاستیش هەروایە ناتوانین ئەو کەسەی کامی پێچکۆلە دەبێتەوە مەزەممەتکەین. ئەو کەسەش بیلەخەرە دەیهەبێت کەسێک لە ژیانیدا هەبێت، لە پەیوەندیکەیدا هەبێت، کەسێکی خۆش بێت، کەسێکی قەوی بێت، بە قەوەت بێت، هەست بکە کە ژیانێکی هەیە، هەست بکە ئینسانێکە کە پلەنێکی هەیە، بەرنامەیەکی هەیە، کەسایەتێکی هەیە بۆ خۆی ئەسڵ لەسەر ژیانی خۆی سوورە. وەختێک تمشا دەکاتەوە مازەڕەت دەخوازم ئەلافێکی کە هەمیشە دەدەست ڕستای، هەمیشە ئیشەکەی بۆ جێبەجێ دەکەی، هەمیشە خۆت بۆ چکۆلە دەکەی و لە خۆڕا لێت بەشک دەکەوێت. دەڵێ ئەوە گەرەوەندە ماقۆڵبا ئەو هەموو دە خزمەت مندا نەدەبوو. زۆرجار ئەتۆ بەعمانی ئاشقێک مەعشوقەکەشت تووشی هەڵە دەکەی، مەعشوقەکەشت ئەژدیهایا کرد لە ساز کردەوە کە دوای پەیوەندی کەسە ساڵێک دوای 2 ساڵ دوای یا کاتی پێردی کرد و ئیزدواجی کرد تازە دێتەوە سەر ئەوەی کە حەحەت خارێکم کرد چ کەسایەتێکی باشم نەدەستدا. ئەما بۆی کە ئەو بەڵایەتان بەسەرنەیە چەند کاران ئەنجام بدەن. یەک لە پەیوەندیکەدا هەرە جوورێکە کوتم دەبێ حتمما دەرفەتێک بۆ خۆتان دابنێن، حتمما دەستێک بە دەستێک دەیدەن بە دەستێک لێ وەرگرنەوە. دوو جوانترین شتێک کە دە پەیوەندیدا یعنی من دەتەواتی دەروون ناسیەکاندا کە خوێندومە باشترین ئاکارێک کەمە دەتوانین ئەنجامی بدەین دەبێ ئەو کەسێک کە دەگەڵی پەیوەندیمان هەیە هەر زوو کە ئاوەڕ لەمە دەداتەوە ببینێمە کەسایەتێکمان هەیە کە بۆ داهاتووکەمان پلەن و بەرنامەمان هەیە، کەسایەتێکی بانێکین بە ئیسلا بێسەرە و بەرەدین، ئینسانێکین کە احترام بە خۆمان قائلین، ژیانی خۆمان خۆش دەبێت، کەسایەتی خۆمان خۆش دەبێت. یەکدانە وێنەتان بۆ دێنمەوە دیت پوتان بە منداڵێگر منداڵێک دەها لە بەرمان دەپاڕاو دەکبەر یاریم لەگەڵ بکە و قمارم لەگەڵ بکە و ئەمەش نازمان بۆ دەکردنەکەین وەلیگرە و منداڵە دەچوو بۆ خۆی قمارەکەی دەست پێ دەکرد عالەمی خۆیدا خۆشحاڵ بوو هەستمان بەوە دەکردکەوە زۆری خۆش لێ دەگوزارێ ئەو جا دەچین لەبەری دەپاڕینەوە کە دەیاریکەتدا ئەمە شەریکە. ئەوە دقیقاً ئەو نەقلەدا ڕابی پەیوەندیکانیشدا هەیە. کاتێک ئەو کەسێک کە دەگەڵتات پیشا دەکاتەوە مرۆڤێکی بۆ داهاتووکەت پلەن و بەرنامەت هەیە، کەسایەتێکی بە ئامانجی، کەسایەتێکی کە ژیانت نەزمی هەیە و واقعاً لە خزمەت خۆت دای، کەسێکی ئیشت هەیە دەچێت سەر باشگایە کارهایەک بۆ خۆشی خۆت دەکەی، دەرفەتێکت بۆ خانەوادە و بنەماڵی خۆت هەیە، هەمیشە دە خزمەت ویدانی لە خۆڕە لە بەرچاوی ئەو مرۆڤە جەزاب دەبی و ئەو شتە دەبێتە زەمانەتی ئەوەی کە پەیوەندیکەتان پەیوەندێکی خۆش بێ. ئەمما شتێکی کە زۆر زۆر گرینگە لە هەر چۆ تەرەفی بەرابەرتان هەست دەکەن کە سارد بۆتەوە دووری دەکا ئەوە قەراغی دەچێشێ فۆری لێک قەراق بچێشن هەر لێشی مەپرسم بۆچی سارد بووێتەوە، لێشی مەپرسم بۆچی جوورێکن لێ هاتۆ، چونکە ئەو پرسیارە ئەوی تونی بە دەکات دڵ ئەها بەزەڵ ئان سەردەمی خۆیەتی کە بێنم ئەو شتانێک کە لە دڵم دەی هەبێ پێی ئەنجام بدەم و تۆ لە تاوەیکە ئەو گەرم کێوە دێنی وردە وردە بازی دەدەیەی و ئەو بازدانە دەست پێ دەکا یعنی ئیدی وردە وردە ئەو نەفەرە ڕێی تۆ دەخێنێتەوە ڕێگەی خابت پەیدا دەکا و لە هەر چۆ ویستی قسەی خۆی یعنی بێتە کەسایەتێکی زاڵ لەسەرت قسەی خۆی بەرەتە سەرێ فقط بەڵاک ئەوەندە پێویستە ڕێکی لەسەر بمەوە ڕێک خۆمی لەسەر بگرم. ئەگەر خۆی لەسەر بگرێ ئەتۆ دیسانەکانت لە تاوان قابێکی سواڵی خۆشەویستی بەرابەری دەگری وا گەرم بەوە چ دەڵێ ئەنجامی دەدەم و هەر لەبێتەوە بازی کە دۆڕاندۆ و بەداخەوە لێرەش بۆ شتە ختم نابێت بۆ شتە خلاصی نایە ئەتۆ ئەوەندە ئیدی ئەنجامدا خۆت سووک دەکەی
کامیل لەبەر چای ئەو نەفرە دەکەوی و ئەو نەفرە ئاخر ڕۆژێکیان بۆ هەمیشە دەڕوا و تۆ تەواو بەردەبیوە یەک جار بە معنای واقعی دەمری بە دوای بەداخەوە عنوانی شخصێتێکی سایکۆپات، یعنی شخصێتێک کایدی دەتەوێت سەدەمە لێدەی ئازار بە خەڵکی بگەێنی بێتە مرۆڤایەکە نەتاوانێکیان کردو وەلی ئەتۆ لە حیفی قەزای دیزە لە گۆزەی دەردەکەی. گەورەترین داخی گران ئەوەیەکە ئەو هەستەی کە لەسەر ڕائاشقمەوە پەیوەندێکی خۆشم هەبێت بۆ هەمیشە لە خۆتی بەردەگری. پاس ئەو خاڵانەی پێ بکەی ڕەچاویکە بایشەڵا قەت تەبدی بۆ کەساتێن نەبیکە لە خۆت و لە خۆشەویستی لە دار و بەرد بجارڕست بی.